ئەمە دیمەنی ژمارەیەک خوێندکاری خوێندنگاکانی ناوەندی قەزای چەمسەماڵە کە لە بەرامبەر بڕیارێکی نوێی پەروەردەدا لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی سنوورەکەدا کۆبوونەتەوە. ئەم خوێندکارانە دەڵێن حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە سەرجەم خوێندکارانی ناوچە دابڕێنراوەکان کە لە هەرێمدا دەخوێنن بگەڕێنرێنەوە بۆ شوێنی خۆیان. بڕیارێک هاتووە لە حکوومەتی هەرێمەوە ئەوەی تەلەبەی کەرکووک بێ یاخود ناوچە دابڕێنەوەکان بێت ئین ئەم ساڵ و ساڵی 2014 دەبێ بگەڕێنەوە بۆ شوێن خۆیان و بە ساقیت بوون حیسابەکرێ. بەڵام ئێمە 2 ساڵە لەم کورسانە ئەخوێنین دیارە ڕاستێم لە ناوچە دابڕاوەکان هاتوینە بۆ ئێرە بەڵام هیچ کارێکیان بە ئێمە نەکردووە هەر ئەوە دەڵێن ئێوە بێ بگەڕێنەوە بۆ شوێنی خۆتان و ئەم ساڵیشمان ئەفەوتێت. خوێندکاران دەرکردنی ئەو بڕیارە لەم کات و ساتەدا بە نەگونجاو دادەنێن چونکە وەرزی یەکەمی خوێندن تەواو بووە و ئەگەر بشگەڕێنەوە هیچ خوێندنگایەک وەریان ناگرێت. من تەلەبەیەکم لە قەرەنجیرەوە مانگی 80000 بەکرێ سەیارە یعنی بوجە نییە هیچ شتێک نییە بە ئێماڵە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو شوێنەی کە لەوێ هاتوون واتە ئەم ساڵمان بە ڕاستی بۆمان حسابە خۆی لە وابزانم لە 28 یەکەوە ئەم بڕیارە دەرچووە مامۆستایان دوێنێ بە ئێمانیاو دوێنێ دەی دووە یعنی مانگێک و 20 ڕۆژمان ماوە ئێمە چی بکەین نەتیجەمان وەرگرتووە لە کەرکووکش نەتیجەمان بۆ حساب ناکرێت واتە ئەم ساڵمان فدی. ئەو بڕیارە نوێی پەروەردە لە 3 خاڵ پێک دێت و گشتاندنی بۆ کراوە بۆ سەرجەم پەروەردەکانی هەر 4 پارێزگاکەی هەرێم و ئیدارەی گەرمیان لە یەکێک لە خاڵەکانی بڕیارەکەدا ئاماژە بۆ دراوە ئەو خوێندکارانەی کە لە ناوچە جێناکۆکەکانەوە هاتوون و ئەم ساڵ لە قۆناغی دوانزەی ئامادەیی دەردەچن نابێت بڕوانامەیان بۆ زانکۆ و پەیمانگاکانی هەرێم بۆ ڕێک بخرێت. قوتابخانەکانی خۆیان زۆر ئاسایی دەوامەکەن و تاقیکردنەوەی وزاریش ئەنجامەدەن و سەبارەت بۆ وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگای حکومی لەگەڵ وەزارەت و لەگەڵ نیشا قسەکەن لە پەیوەندی شابینی ئینشاڵڵا کێشەکەشان هەرەکی. باس لەواکە کە لە بەروارێکی تایبەتەوە ئیتر ئەو خوێندکارانی کە لە کەرکووکەوە هاتوون ئەو بڕیارە ئەیانگرێتەوە بەڵام وەکوتمان ئەم بڕیارە عامە بۆ سەرجەم هەرێمیشە. زیاتر لە 50,000 خوێندکار و قوتابی لە سەرجەم ئاسە جیاوازەکاندا لە سنووری پەروەردەی چەمسەماڵدا هەن بەڵام تا ئێستا ئامارێکی دروست نییە ژمارەی ئەو خوێندکار و قوتابیانە ئاشکرا بکات کە لە ناوچە جێناکۆکەکانەوە هاتوونەتە ناوچەکە. ڕزگار جەباریان ئارتی چەمسەماڵ.